ڕەتی کردوێتەوە گۆرانی بۆ سەدام حسێن بڵێ لە بریەوە گۆرانی بۆ نەورۆز و گوڵ و ڕەیحانە وتووە. لە هەشتاکان گۆرانی بۆ شۆڕش و کوردایەتی وتووە بەهۆی ڕۆحەیاخی بووەکەیەوە دەسەڵاتدارانی بەعەس ژەهر خواردیان کرد. بە خوێن بەخشین بەشداری لە ئاهەنگ و دانیشتنە هونەریەکاندا کردووە و تا ئێستاش گۆرانیەکانی بیسەرێکی زۆریان هەیە. بەهۆی دەنگە خۆشەکەیەوە ساڵی 1970 پلەی یەکەمی لەسەر ئاستی عێراق بەدەستهێناوە. ئەو تەنیا تا بیستەکانی تەمەنی ژیا، بەڵام شاکارێکی گەورەی بۆ میلەتەکەی جێهێشت. هونەرمەند ئەیاز زاخۆیی کێیە؟ ئەیاز یوسف ئەحمەد عەلی ناسراو بە ئەیاز زاخۆیی لە 20 شوباتی ساڵی 1960 لە گەڕێکی جوولەکانی زاخۆ لەدایک بووە. قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی لە قوتابخانەی ئەحمەدی خانەی خوێندووە. دوای تەواوکردنی ئامادەیی کشت و کاڵ لە زاخۆ چووەتە کۆلێژی سەربازی و پلەی مولازمی بەدەستهێناوە. باپیری ناوی مەلا ئەحمەدی ڕەزڤانە کە یەکێک بۆ لە دەنگ خۆشەکانی دەڤەری زاخۆ. لەو هونەرمەندانەیە کە چەندین گۆرانی بەسەر شۆڕش و کوردستاندا وتووە. خانەوادەکەی ئەیاز 5 برا و 5 خوشک بوون کە زۆربەیان بۆ گۆرانی وتن دەنگیان خۆشە. ئەیاز لە سەرەتادا بە دەزی باوکیەوە دەستی بە گۆرانی وتن کردووە. لە قۆناغی سەرەتایی لە قوتابخانەدا سرودی نیشتیمانی دەوت، بەڵام باوکی ڕەزامەندی لەسەر ئەو کارە نەبووە. پاش کۆچی دوایی باوکی دەنگە بە سۆزەکەی بە خەڵکی ناساند. لە 1970 ناوبانگی دەنگخۆشی ئەیاز بڵاو بووەوە. ساڵی 1970 بە ناوی گەنجانی دهۆک بەشداری لە فیستیڤاڵێکی پێشبڕکێدا کرد و لەسەر ئاستی عێراق پلەی یەکەمی بەدەستهێناوە. لەوە بەدواوە زاخۆیی بەشداری لە زۆربەی چالاکی و ئاهەنگەکاندا دەکرد و بە گۆرانی نەگری هونەرمەند بەشار زاخۆیی ناسرا. دەنگی ئەیاز بۆ گۆرانی عەرەبیش سۆز و هەستێکی تایبەتی تێدا بوو. بەنیاز بۆ لە ساڵی 1970دا یەکەم بەرهەمی خۆی بڵاو بکاتەوە، بەڵام شیعر و ئاوازی بەرهەمەکە لە ئاستی ویستەکانیدا نەبووە بۆیە بڵاوی نەکردوێتەوە. ئەیاز دوای ئەوەی بۆ خوێندن ڕوو دەکاتە بەغدا بە هاوکاری شاعیران سەگڤان عەبدولحەکیم و سەمیر زاخۆیی لە ێزگەی کوردی لە بەغدا چەند گۆرانیەکی تۆمار کرد. لە 1982 یەکەم بەرهەمی بە ناوی من دیت جارە عەوەلی بڵاو کردەوە. من حاجك شميدني 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 شافت مكفتنا قالك آخف تنقلق. پاشان لە ساڵی 1985دا سێ گۆرانی لەگەڵ تیپی دهۆک تۆمار کرد. ژمارەی گۆرانیەکانی ئەیاز زاخۆیی دەگاتە 200 گۆرانی و نزیکەی 100 گۆرانیان فۆلکلۆرن. بەشێکی زۆریشیان ئاواز و هۆنداوەی خۆی بوون. لە بەرابەر هەڵوێستە نیشتیمانیەکانی ژەهر خوارد کرا. لەگەڵ ئەوەی لەبارەی مردنەکەیەوە بۆچوونی جیاواز هەن، بەڵام خەیری یوسفی برای دەڵێ ڕژێمی بەعەس ژەهر خواردی کردووە. ئەو هونەرمەندە گۆرانی شۆڕشگێڕی بۆ وڵاتەکەی وتووە وە گۆرانیەکانی وڵاتێ من بسکێتە زراڤم شەهید جاڤە ڤەکە و نامری ڤەدە خێلێ ڤەدە. سەرکردایەتی شۆڕش سوپاسگوزاری ئەیاز و خانەوادەکەی بوون بەوەی گۆرانیەکانی ڕۆڵێکی گرنگی هەبووە لە بەرزکردنەوەی وەرەی پێشمەرگە و زیاتر چاندنی خۆشەویستی نیشتیمان لە ناخیاندا. ڕژێمی ئەو کاتی عێراق داوای لێکردووە لەگەڵ گۆرانی بێژ سەلاح عەبدولغەفور گۆرانیەک بەسەر سەرۆکی پێشووتری عێراق سەدام حوسێندا بڵێن، بەڵام ئەو داواکەیانی ڕەت کردوێتەوە. ئەمەش بەرپرسانی ڕژێمی باسی تووڕە کردووە و لە دەرفەتێک دەگەڕان بۆ ئەوەی تیرۆری بکەن. ئەیاز بۆ بەشداریکردن لە ئاهەنگ و دانیشتنە هونەریەکاندا لە مووسڵ ئیجازەی وەردەگرت، لە بری هەر ئیجازەیەکیش دەبوو بتڵێک خوێن بدات. ڕۆژی 19 کانونی دووەمی ساڵی 1986 دوای ئەوەی لە نەخۆشخانەی سەربازی شاری مووسڵ خوێن دەبەخشێ ژەهر خوارد دەکرێت و دوای 24 کاتژمێر و لە تەمەنی 26 ساڵیدا کۆچی دوایی دەکات. لەسەر وەسیەتی خۆی لە شارۆچکەی زاخۆ نێژرا، بە لە گیانسپاردنی وەسیەتی کردووە لە کوچە و کۆڵانەکانی زاخۆ بیگێڕن و هەر لە زاخۆش بینێژن. هونەرمەند ئەردەوان زاخۆیی هاوڕێی ئەیاز دەڵێت چەندین جار بە ئەیازم وت چیتر خوێن مەبەخشە، ڕۆژێک دەرفەتت لێ دەهێن و دەتکوژن، بەڵام ئەو سوور بوو لەسەر ئەوەی لە کارە هونەریەکانی دانەبڕێت. ئەیاز بە میوزیکی نوێ
ئەیاز زاخۆیی ژمارەیە گۆرانی بڵاو نەکراوەی هەیە، بەڵام خانەوادەکەی ڕێگە نادەن بڵاو بکرێنەوە. بەشێک لە بەرهەمەکانی لە شیعر و ئاوازی شاعیر و ئاوازدانەر عەبدولعەزیز سلێمانە. لە ساڵی 1980دا یەکەم گۆرانی بۆ داناوە بە ناوی شەهید جاڤاڤەکە کە لە ئیزگەی بەغدا تۆماریان کردووە. ئەو شاعیرە نزیکەی 40 گۆرانی بۆ ئەیاز ئامادە کردووە کە هەندێکیان بەبێ موزیک تۆمار کراون، هەندێکیان هێشتا تۆمار نەکراون و لای خۆی پاراستوونی. هەوڵی داوە لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیری گۆرانیەکان بە موزیکێکی تازە بڵاو بکاتەوە، چونکە لەلایەن گەنجانەوە داوایەکی زۆری لەسەرە و بیسەرێکی زۆری هەیە، بەڵام خانەوادەکەی ڕێگەیان نەداوە. خانەوادەکەی داوایان لە سەندیکای هونەرمەندان کردووە لیژنەیەک بۆ ئەو مەبەستە پێک بهێنن و ئەوان بڕیاری لەسەر بدەن و ئەگەر ئەوان پێیان باش بێت ئەوە ئەوانیش رازین. بەڵام لیژنەکە پێی باش نەبوو، بۆیە خانەوادەکەشی ڕێگەیان نەداوە بڵاو بکرێتەوە. گەنجان دەیانەوێ گوڵەکەی ئەیازیان هەبێت. دوای تێپەڕبوونی 34 ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەند ئەیاز زاخۆیی، گەنجانی کوردستان دەگەڕێنەوە سەردەمی ئەیاز و گوێ لە گۆرانیەکانی ئەو هونەرمەندە دەگرن. بە تایبەتی بەرهەمی یەکەمی بە ناوی ئەگەر دنیا هەمووی گوڵ بێت لە ناو گەنجان و هاوڵاتیاندا هەوادارێکی زۆری هەیە. گۆرانیەکانی ئەیاز لە ناو هونەرمەندە تازەکانیشدا خواستی زۆری لەسرە. لەم ساڵدا هونەرمەند عەبدولقەهار زاخۆیی گۆرانی بسکێتە زراڤنی تۆمار کردووە لە درامای دوا شەودا کە مانگی ڕەمەزان پەخش کرا. هەوادارێکی زۆری بەخشی بە دراماکە. بە تێپەڕبوونی زەمن چێژی گۆرانی ڕەسەنە کوردیەکان زیاتر دەبێت و خەڵکی یادگاری و هەستەکانیان لەگەڵ ئەو گۆرانیانەدا تێکەڵ دەکەن، چونکە بە تەواوی مۆرکی کوردایەتی و هەڵگری مانا و جوانی کلتوری کوردی.